قەزای حەمدانیە تیرۆریستانی داعش بەرگریەکی زۆریان کرد لێرە زۆر پلانیان بەکارهێنا لە بەرامبەر هێزە ئەمنیەکان بەڵام سەرکەوتوو نەبوون ئەمانە یەکێک لە پلانەکانی تیرۆریستانی داعشەوە کو دەیبینن لەو شوێنانەدایان نبوو بۆی کە هێزە ئەمنیەکان هەڵخەڵەتێنن بۆی لە زۆر شوێنی بەمانە و دوایتر لە لایەکی ترەوە هێرش بکەنە سەر هێزە ئەمنیەکان لە زۆربەی شوێنەکانی ئەم قەزایە لە زۆربەی خانووەش بەرزەکان لە پەنجەرەکان ئەمانە دەبینی بەرچاو دەکەوێت وەکو دەبینن بەهۆی ئەوەی کە قەزای حەمدانیە شەڕێکی زۆری تێدا کرا بەشێکی زۆری گەڕەکەکان خانووەکان وێران بوونە چونکە لە قەزای حەمدانیە ئەوەندە شەڕی تێدا کرا تاوەکو ئێستا تیرۆریستانی داعش بەرگری دەکەن بۆی قەزایەکە تاوی قەزایەکە نەکەوتێ دەستی هێز ئەمنیەکان چونکە تاوەکو ئێستا لە بەشێکی قەزایەکە هەرماون بە چەکی دوور هاوێش بە قەناس تەقە لە هێزە ئەمنیەکان دەکەن تیرۆریستانی داعش جگەلەوەی بەشێکی زۆری کەلێسەکانیان سووتاندووە یاخۆت تەقاندۆتەوە سەرجەم ئەو کتێبانەی لەناو کەلیسەکان یاخود کتێبە پیرۆزەکانی مەسیحەکان سووتاندووە لێرە وەکو دەیبینن ئەمە کێکە لە کەلیسە گەورەترین کەلیسەکانی عێراق لە قەزای حەمدانیەیە کە وەکو دەبینن بەشێکی زۆری سوتاوە کەلێسەکە کەلوپەلەکانی ناویشی نەماوە پێدەچێت تیرۆریستانی داعش بۆ خۆیان بردبێت بۆ خود بۆ چەکدارەکانیان لە ناو شاری مووسڵ جگەلەوەی کە ناو ئەو کەلیسەیە سوتاوە زۆربەی دەرەوەی کەلیسەکەش تەقێنراوتەوە مەسیحەکان ئەمە گەورەترین کەلیسەیانە لە عێراق وەکو دەبین تیرۆریستانی داعش سەرجەم کەلیسەکانیان سووتاندووە یاخۆ تێکیان داوەش تەقاندێوتیانەوە ئەمە پیاوانی ئاینین کە هاتوون بە دوای ئەو کتێبانەدا دەگەڕێن یاخۆت بە شتانەی کە گرنگن بۆی بتوان بیگوازنەوە بۆ ئەو ناوچانەی کە ئێستا ئارامن یاخۆ مەسیحەکان ئێستا لێی دەژین بەڵام وەکو دەبینن شتێکی گرنگی تێدا نەماوە جگە لەم کەنیسە حەوت کەنیسەی تر لە قەزای حەمدانیەدا هەیە بەڵام سەرجەم ئەو کەلیسانە لە قەزای حەمدانیە تیرۆریستانی داعش تەقاندوویانەتەوە یاخۆت ئەگەنیان تەقاندوونەوە بێەوە وەکو ئەمە ئاگریان تێبەرداوە